ماوەی بانگەشەی هەڵبژاردن خڕووقات لەلایەن هەندێک لایەن دەستی پێکرد و هەستیشمان پێکرد بە تایبەتی لە شەوی دەستپێکردنی بانگەشە لایەن هەبوو لە کاتژمێر 10 شەوەوە کە بۆ خۆی دەبووە لە دوای 12 شەوەوە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکە بەڵام لایەن هەبوو لە سەعات 10 شەوەوە 2 سەعات زووتر لە شەقامەکان پۆستەر و لافیتەکانی کاندیدەکانی خۆی هەڵواسی. سەرڕای ئەوە بەپێی ئەو ڕێنماییانی کە لە هەرێکە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار وە لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هەن کۆمەڵێک ڕێنمایی هەن هەندێک شوێن ناکرێ پۆستەر و لافیتە و بڵاوکراوەکانی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی تێدا هەڵبواسرێ کە ئەوانە بە تەواوی پێشێلکراون و یەکێک لە پێشێلکاریەکانیش دیسان لێکردنەوەی پۆستەر و لافیتەکانی هەڵمەتی بانگەشەی کۆمەڵی ئیسلامیە کە لە هەندێک شوێن لەلایەن هەندێک کاندید یان تیمی بانگەشەی ئەو کاندیدا یان ئەو لایەنە ئەو کارە بەرامبەر کۆمەڵی ئیسلامی کراوە. سەرڕای ئەوەی کە ئیدانی ئەو کارە دەکەین لەگەڵ ئەوەشدا بە مافی ڕەوای خۆمان دەزانی سکاڵی خۆمان تۆمار بکەین لە کاتی گونجاودا.